زەماحات هیوادارم هەموو لایەک هەر ساغ بن ماشەڵڵا لەو جۆ خۆشەی کاکە زۆربەی برادەرا دۆستانم داوای ناونیشانەکەی دوکانی منیان دەکرد پێم وایە هەمووتانەوە باقەتان دیتە باشە ئەوە دەڕواتە خوارێ لۆ چایخانی مەسکۆ و شتانە بۆ بازاڕی گەورەیە و باقی نیشتیمانە بەرامبەر باقی نیشتمان قادر مێشک دێ خوار یاڕەبی دەست خۆش بی و مەرگەی فاسولیە و مەرگەی باینزانە کاک دادۆش ئەوە پەرت و براوە یعنی بەس بە گوتمان وا هاتین سەرک لێت دێن ئەوە چییە بخۆ دەزای ئەم گۆشتم پێ ناخڕێ کاک وڵای هەموو ئەتوو ئەگە ناوە گۆشت لە بۆ منیش دەینان بەس هەموو ئەتوو بووی تڕتەوتە دەما تڕتەوتە دەم گۆشتی نەخوا خۆ بەتەمانیەوە کە لە دیارەمە دانیشتن وەیەوە نییە کاکە مارتان ناوابی ئینشاءڵڵا سفری هەمومارەچی لە هیما ئاوەدانتر و بە بەرەکەتر دەبی ئینشاءڵڵا ئەلێ بکەینە سپرایز پۆشاک بە گەورەی نووسایەت لە کەباب یاسی مڕک دێ خوارێ نووسای هۆڵ شەنگ یا ئەڵڵا ئەلۆ هەپیایەتی قوربانت بم باشە چاوت ماز دەکەم ئەرساق بیارە بخاری خۆم بە قوربان دەبم خانەدان کوی ئەحوالت یاڕەبی ئەرساقی کاکە ڕۆز ئەوڕۆ لەگەرە منە کاکە ڕۆز قوربان دەم خارە کوی ئەوت خۆ لێرە نایەستا لێ دیار نییە قوربانت بمێ برای خۆم زەڵاتە بە جێزەر و خیار و تەماتە لە ئۆفیسی خاری من بە قوربانت باشە وەڵا لازێک خواردنی بینم قەیتەش لێ دەخۆم ڕاوستە دوو قسە دەکەم کوڕم خەرگەم بەغەرەتی لە ڕکلامەکە دەگەیشتی هەموو سوێ دەرین کاکە بە 5,000 دەبەستی بەدوونی بماندی پێراوی کاکە بە پێراکو 5,000 بەدوونی برای بەڕێزم دیسکاونتمان کردیە دوکانەکەی دەگوازینەوە دوکانەکەی هەر دەگرین لەوێن دەرێ بە قوربانتان بەڵام نەک بەتوو بچین ینی سعرەکان بۆ شێوازە دانەبەزیانی هەر هیچ ئەوە نەبووە خۆی فلاسمانە کردێ کاکە وەڵا بەس دیسکاونتێکمان لێدایە لەوەی ئەو بابەتانە نەمینێن بابەتی نوێتر دابنین لە شوێنەشکار نەک لەوێن دەرێ بە قوربانتامم دیسکاونتێکی باش دەکەین و خاترێکی باش دەگرین بەڵام بەو مەبلەغی کە دامانایە لێ براگەوری هیواداری هەر بەردەوامی لەسەرەوە دیزەکاونتانت دیسکاونت هیوادارین نەروا سەرکەوتو بین هیوادارین دایمەن پێیایی وایلی بکوژ بەخوایش یعنی وەرەگە بەشەڕ چێ بەشەڕ نافرسنێ برێ منیان کاکە ئەمن وەستایم هەیە لە مارێ دێتەکەنە من ئەو ئیشم دەکە کاکەوەتە برا لە مارێ دەی بەخۆم باسکەم مۆستاڵ لە مارێ دەی بەخۆم سمەوە باسکەم باس ئەتو بەس درۆی دەکەیت بەس درۆی دەکەیت بەس درۆی دەکەیت ئەتو بۆ لۆ خۆم کڕی ینی چییە نوێ بکتۆ لۆ خۆم کرد لۆ خۆم کرد بەس شەقی مای بەتەمای سۆزانینی کەوتەر لۆ گۆڕی گۆتی بکە دار کەوەنتەرەکەیت کە بگۆڕا لۆ دیواری پێی لەزگە کردی هیچی بە قسەی تو نییە بە قسەی تووە زەخۆ ئەو سنافەی دانانێ واللهی دەبیدانێ بە قورعانەی دەبی باشە یەک دادنی یان دادنێ دەینی بەس قسان هەموو درێە هەموو درێ قسەکانی تۆم درێ قسەکانی من ڕاستە بە قورعان سوپرایزێکی گەورەیە والله وەنیە والله وەنیە والله بام گیرە لۆ قەت درۆ نییە کەنجی برەی درۆی ڕاستە تو قسەی بکات لە قپۆز دەشێن ئەوتە برا پیرۆزبای لێ بکە برام دەستەوە ماری بزانە زان لۆ دەستەوە ماری لۆ مەبەزێنی برام بەخوای ئەوە دەرێ نازانم داخوازی شتێ نامایەوە تو دەکەم ماوەتە ئەم برایە خۆم ئەم بەبێەوە هیچ چێشی ناکەم پان دەکاتەوە تا قسە پێ زان ماگام لێ تۆجان مامە خۆڵا درود ناکەم با خەرێک بزانی لە ناو چ مەوزوعەتیەتی و با خەرێک بزانێمە بە تەماشای نانێنەوە والله قسەی بێئەدەب دەکە بەس لێگەڕێ ئارێ خوای بی وەڵا ئیزە گۆڕدانێ بێ منەتم ئێستا ڕەخەت تەلەفۆنی بام دادەنێم تەلەفۆن و بام والله ڕاست ناکەی والله دەدان نانەی بام دانانێم کاگەرەوە ماوە
قسەی مەکەن دە و دەشتێنم ها قسەی مەکەن راستەوە تۆ سامون چی گشتی با بڕۆین دارغا دوها دارغا دەڕۆ پێم دەکرێت هاتوان لە بیزە مەعادی وادارم